بینەرانی زێدە عزیزی کەناڵی کوردستان 24 سڵاوتان لێبێ خۆشحاڵم جارێکی دیکە هاتوومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی دیکە کە تایبەتە بە خەمێک کە پێویستە ئێستا لای لێ بکرێتەوە بە گرنگ سیر بکرێت بۆ ئەوەی لە داهاتووە باسی نەکەین وەکو یەکێک لە کێشەکانیان وەکو یەکێک لە قەیرانەکان ئەویش بابەتی ئاوە سەرچاوەکانی ئاو سامانی ئاو بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان چۆن گرنگی پێدراوە چۆن لای لێکراوەتەوە چەند بە گرنگ سیرکراوە بە شێوەیەکی گشتی ئێمە قسەی لەسەرەکەین بە تایبەت ئەوەی وای کرد لەم کاتەیە ئێمە لەم بابەتە بکەینەوە ئەوەیە کە بۆ نمونە بە شێوەیەکی هەمیشە ئاو وەکو کارتێک وەکو هەڕەشەیەک یعنی ئەکرێ بڵێن دژ بە عێراق دژ بە هەرێمی کوردستان بەکارهێنراوە تازەترین بابەتیش تازەترین هەواڵیش لەو بارەیەوە ئەوەیە کە ئاماژەیان پێداوە کە ئێران لە 1970 ئاوی سیروانی کەم کردوتەوە یاخود با بڵێن بەردانەوەی ئاوەکەی تا ڕادەیەکی زۆر کەم کردوتەوە کە ئەمەش زیانی گەورەی دەبێت ئەگەر بە شێوەیەکی بەردەوام بەم شێوەیە بڕوات چ لە ڕووی کواڵەتی ئاوەکەوە چ ئەو زیانانەی کە پێیانەوترێ زیانی ئابووری زیانی ژینگەی زیانگەیاندن بە بەنداوەکان و هەروەها زیانگەیاندن بە ئەو کەسانەی کە سوودی لێ دەبینن بۆ کشت و کاڵ چ لە ناو هەرێمی کوردستان بێت چ لە بەنسبەت بەنداوی دەربەندی خانەوە لە ناوەڕاست و خوارووی عێراق بێت دیارە ئێمە لە لایەکی دیکەشەوە دەردەکەمان یەک دەرد نییە بەداخەوە تەنها ئێران نییە بەڵکو تورکیاش سەردەمانێکە ساڵانێکە خەریکی پرۆژەیەکی گەورەی وەکو پرۆژەی گاپە و لە هەمان کاتدا ئێران و تورکیا بە شێوەیەکی سەرەکی و سووریاش بە شێوەیەکی کەمتر چونکە دۆخی ناسەقامگیرە بەردەوام کاریان لەسەر دروستکردنی بەنداوی گەورە و بچووک کردووە کە مەبەستیانە زۆرترین ئاوگل بدەنەوە ئێمە من زیاتر ناڵێم لە بەرنمەکە بەڵام قسە لەسەر سامانی ئاوەکەین قسە لەسەر دروستکردنی بەندا و پۆندەکان حەوزەکان قسە لەسەر ئەگەر بکرێ بڵێم تا چەندە بەنداوەکانمان سەحەتیان باشە چکە قسە لەسەرەوە کرێ کە بەنداوەکان بە تایبەت بۆ نمونە بەنداوی دەربەندی خان دوای ڕوودانی بوومە لەرزەکانی ساڵانی ڕابردوو بەنداوی دوکان قسەی لەسەرکرێ کە وەکو پێویست ینی سیانە نەکراونەتەوە یان پارەی باشیان بۆ تەرخان نەکراوە بودجێ باشیان بۆ تەرخان نەکراوە بۆ ئەوەی گرنگیان پێ بدرێ من زیاتر ناڵێم بۆ ئەم بەرنمەیە من دوو میوانی ئەزیز و بەڕێزم هەیە لە ستۆدیۆی ناوەند لە شاری سلێمانی شەو میوانێکم هەیە هەریەک لە بەڕێزان کاک ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی کۆگا و بەنداوەکان لە وەزارەتی بێگومان کۆگا و بەنداوەکانی ئاو لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو سەرچاوماناتن کاگەکرم هەروەها مامۆستا پێشەوە محەممەد کە ببورن پێشەوە بارزان کە پسپۆریەکەی لە بوارێکی دیاریکراوە کە ئێمە بۆ ئەم بەرنمەیە سوودی لێ دەبینین مامۆستا پێشەوە بارزان پسپۆریەکەی تایبەتە بە زیەی گەورە بە دیاریکراوی ئێمە بەسمانە سوود لەو پسپۆریە ببینین بۆ ئەم لایەنەی بابەتەکە و قسەمان بۆکە لەسەر پرۆژەی گاب هەندێک ڕای جیاوازی هەیە لەسەر پرۆژەکە بۆمان دەخاتە ڕوو سوپاسی ئامادەبوونی یەکەین واروها کاک ڕەحمان خانی بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت لایەنێکی دیکەی گفتوگۆکەمان دواتر هاوکاری ئەزیزم پەیامنێری دەڤەری گەرمیان هەرێم جاف لەگەڵمانە بێت بۆی قسە لەسەر ئەو نیگەرانیانە بکات کە سەبارەت بە پێشێرکاریەکانی سەر ڕووباری سیروان ئەوەی پیانەوترێ غەسالەکانیان کارگەکانی چەولم و بلۆک دروست بووە بۆ ئەوەی زانیاریمان لەو بارەیەوە بۆ بگوێزێتەوە کاک ئەکرەم سەرەتا دێمە خزمەتی جەنابتان یعنی بەنسبەت کە پسپۆرێکی جەنابتانەوە و بەنسبەت پۆستەکەشتانەوە بەرپرسیارەتێکەشتانەوە کە ڕەبتن بە بەنداوەکانەوە بە کۆگاکانی ئاوەوە دۆخی لاکردنەوە لە ئاو گرنگیدان بە ئاو وەکو سامانێک وەکو پرسێکی ستراتیژی داهاتووی دوورمەودا تا چەندە لای لێکراوەتەوە ئێوە لەو ماوەیەی کە ئەگەر قسە لەسەر کابینەی نۆیەم بکەین و پێشووتریش. چۆن گرنگی پێدراوە و چەند لای لێکراوەتەوە؟
دیارە ئێمە سەرەتای دەست بەکاربوونمان لە ساڵی 2007ەوە دەتوانم بڵێم ئێمە لە نقطێکی زۆر هەستیار دەستمان پێکرد دەتوانم بڵێم بەندا و تەنها وەکو ناوێک خەڵک گوێ لێ دەبوو لەو کاتەوە کە دەستمان بەکار کرد هاتین دەستمان کرد بە سەرەتا بە توێژینەوە بە دراست چکە بەندا وەکو هەر پرۆژێشتکە نییە پرۆژەیەکی استراتیجیە پرۆژەیەکە هەستیارە لە هەموو کاتێک و لە هەموو کەسێک و هەموو دامەزراوەیەکیش ناتوانێت دەستی بۆ بەرێ باش قۆناغێکی باشمان بڕی بەڕاستیش درک وردە وردە دەرکەکان زیاتر بوون بڵێن ئێمە وەکو وەزارەتیش و ئەو کاتە وەزارەتی سەرچاوەکانی ئاو بوو و ئەنجومەنی وەزیرانیش لەسەر ئەو خەتە بوو کات وردە وردەگەیشتنەوەی کە ئاو گرنجێکی زۆری هەیە کە با بڵێن شەڕی داهاتوو شەڕی ئاوەوە لەو شەڕەکە دەستی پێکردووە ئەوان لە خۆناغێکیشیان بڕیوە دراوسەکانیان بەڵام تا 2013 ئێمە خۆناغێکی یەکزار زۆر باشمان بڕی چەندین بەنداوی بچووک و مامناوەندمان دروست کرد دراسەیەکی سەرتاسەریمان هەرێممان کرد ئەویش ناوی لێنە ماستەرپلانی بەنداوەکان هاتین ڕووپێوی تقریبەن هەموو هەرێمی کوردستانمان کردو زیاتر لە 249 شوێنمان دەستنیشان کرد بۆ کە شوێنی لەبار بوون بۆ دروستکردنی بەنداو ئەوە شتێکی زۆر دڵخۆشکەر و بە ئێمە و دەستیشمان بە تەنفیزی ئەو پرۆژەیەش کرد کە زیاتر ئێمە لە نزیکەی سەر و چل بەنداومان دیزاین کرد 14 بەنداومان تەواو کرد 17 بەنداویت کەمان لەژێر جێبەجێکردن بەداخۆ ئێستا بەشێکی زۆریان وەستاون لەوانەش بەنداوی گەورەی تیابوو ینی 18 بەنداوی گەورەی تیابوو لەو بەنداو کە باسی دەکەین ینی بە هیوەت و چەندین بەنداوی دیکەش لەژێر دراسە و دیزاین بوو دەتوان بڵێم ئەوە وەکو شۆڕشێک بوو شۆڕشێکی ئاوی یعنی سەرتاسەری کە ئێمە هەڵساین بەوەی کە بتوە ئەهمیەتماندا ئاوەکان زۆر دڵخۆشکەریش بوو بەڵام بەداخەوە لەگەڵ هاتنی داعش کە قەیرانە ئابوووریەکە دەستی ئەوەی پێکرد پرۆژەکان خۆتانزانن بەندا و پارێکی یەکزار زۆر بودجێکی یەکزار زۆر هەڵدەگرێت زۆرەی پرۆژەکان شەلەری تێکەوت وەکو تا ئێستاش بەشێکی زۆری وەستاوە جا لەبەرەوە بەڕاستی من دەڵێم ئێستاش ناڵێم لە حاڵەتی خراپ ئێستا ئێمە هەموو کاتێک لەستعداد داین ئەو پرۆژانە کە لە هەر حاڵەتێک ئێمە لایەکمان لێ بکرێتەوە بجەمان هەبێ ئەمە زۆر بە ئاسانی دەکەوینەوە سەرسکە لەبەرەوەی داتایەکانمان هەموو حەزرە کادیرەکانمان ئامادەن کە بتوانین واتە پێشینەی کێشەکە ناگەڕێتەوە بۆ نمونە کۆرۆنا دابەزینی نرخینەوت بەڵکو ئەگەڕێتەوە بۆ ساڵانی پێشووتر بە تایبەت لە دوای داعش و قەیرانەیەک لە دوای یەکەکانە سوپاسانەکەم بێگومان دواتر دێمەوە خزمەتان مامۆستا پێشەوە بارزانانی ئەوە کە ماستەرتان لە ئەندازیاری سەرچاوەکانی ئاو هەیە پێم خۆشە بە کورتەیەک بۆی بینەریش بزانێت ئێمە بۆچی بەخەم ئەڕوانینان بابەتە چونکە ئەم جارە ئێمە قسەمان لەسەر ئاوی ماڵان نییە زۆر قسەی لەسەر کراوە فلانە گەڕک فلانە شوێن پێویستی بە چاکردنەوە و سیانەیە فلانە گەڕک ئاوی لێ بڕاوە ئەمە نییە گەورەتر سەیری بابەتەکەکەین بە تایبەت سەبارەت بە زێی گەورە ینی ئێمە دوو شوێن هەیە کە ئەگەر بکرێ بڵین فید و تەغزیەی ئاوی هەرێمی کوردستان و عێراقەکە یەکێکیان لە دیوی ئێرانە یەکێکیان لە دیوی تورکایە بەنسبەت دیوی تورکیا وچکە دواتر کاک ڕەحمان ئەرکە کێشێ و باسی دیوی ئێرانمان بۆ کات و کە چییە و چۆنە هەڵقوڵانی چۆنە سەرچاوەکە لەکوێوەیە و ڕوبەرە ئاویەکان ئەوەی لە ناو هەرێمی کوردستانە تا چەندە ئەکرێ بڵین سەرچاوەی ئومێد و هیوان بۆ داهات ڕاستە فەرموو سەرەتا بۆ ئەوەی کە ئێمە بمانەوێت باز لە بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکانی هەر هەرێمی یاخود هەر ناوچێ بکەین پێویست دووشە زۆر گرینگە بزانینەوە بەرچاوڕوونیمان هەبی یەک لەوانە خستنە ڕووی سروشتیە و دووەمیشیان خستنە ڕووی ئابوووریە مەبەستمان لە خستنە ڕووی سروشتی چییە؟ خستنە ڕووی سروشتی واتە بڕی ئەو ئاوەی کە ساڵانە وەکو داهاتی ئاوی دێتە ناو خاچی وڵاتەوە ینی ئەو هەرێمێک کە ئێمە دەمانوێت بەڕێوەبردنی سەرچاو ئاوی لێ بکەین و دووەمیشیان خستنە ڕووی ئابووری مەبەست لە خستنە ڕووی ئابووریەکەی چیە واتە
چۆن دەتوانین ئەو بڕە ئاوەی بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بەڕێوە بێن. ئێمە لە هەرێمی کوردستان بە حکمی ئەوەی خاوەنی زێی گەورەین، خاوەنی زێی بچووک، ڕووباری ئەوانە هەموو لقەکن لە زێی دیجلە، ئەمە خاوەنی ئەوانەی ڕێژەیەکی زۆر سەرچاوەکانە لە ناو هەرێمی کوردستانە، ئەمە کێشەی خستنە ڕووی سروشتیمان نییە. باش بەڵام خستنە ڕووی ئابووری کێشەمان هەیە لە بەڕێوەبردندا. چۆن لە بەڕێوە هەتا ئێستا ئێمە نەمانتوانیوە ئەو داهاتە زۆرە گلدەینەوە بەهۆی دروستکردنی بەنداو، بۆ نمونە لەسەر زەی گەورە کە داهاتی ساڵانەی 13 ملیار مەتر سێجە بەنداوێکی استراتیژی تا ئێستا لە سەی دروست نەکراوە، لەوەی ئەمە بتوانین ئەو داهاتەی ئیستثمار بکەین، کۆ بکەینەوە لە کاتی کەم ئاویدا بەکاری بینین. بۆیە ئەمە لەو حالەتە دەتوانین برین ئەمە کێشەی بەڕێوەبردننی ئاومانەیە، کێشەی خستنە ڕووی سروشتیمان نییە، ئەین لە ڕووی داهاتی ئاو، چونکە ئەمە سامانی یعنی داهاتی ئاومان نزیکەی 35 ملیار مەتر سێجە، 30 ملیاریان ئاوی سەرزەویە، 5 ملیاریشیان ئاوی ژێرزەویە. لە ئێستادا ئەمە بە هەموو سێکتەرەکان کوشت و کاڵ، ئاوی خواردنەوە، پیشە سازیەوانە پێویستیمان بە 8 ملیار، یعنی ئەمە 125 لە پێویستی هەرێمی کوردستان زیاترە زۆر، ئەو داهاتێک کە هەیتمان 125 ئەمە بەکارین، یعنی ئەمە 175مان لێ زیادە. ئەو زامە لۆ ئەگە بەڕێوەبنێکی باشمان هەبی لۆ ئەو داهاتێک کۆ نەکەینەوە لە کاتی بێ ئاویدا بەکاری بینیان بتوانین. یعنی ئێستا شتێکەیە ئەو وڵاتانێکە سەرچاوەکانی ئاویان لە ژێر دەستیە بیر لە شتێک دەکەنەوە وەکو کارتی فشار بەکاری بینن، و هەروەها بیر لەوەی دەکەن وەکو هەر کاڵایەکی تر نمونە وەکو نەفت بیفرۆشن. ئەمەش دەتوانین یعنی کە مادەم سەرچاوەکانی ئاومان لەبەردەستە دەتوانین ئەو بیرکردنەوەمان هەبی. زۆر باشە، من پرسیارەکانی دیکەم لە بەشەکانی دیکەی بەرنامەکە لە جەنابتانەکەم، بەڵام لە کۆتا دوو قسەی جەنابتانەوە ئەچمە خزمەتی کاگڕەحمان. کاگڕەحمان سڵاوتان لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. دوو بابەتەیە کە مامۆستا ئاماژەی پێدا و ڕوژاندی. یەک ئەڵێت ئێمە کێشەی ئاومان نییە وەکو سامانی ئاوی و داهاتی ئاویان، با بڵێن بڕەکە، زیاتر کێشەی بەڕێوەبردننی ئەم سامانەمان هەیە. دوو لایەنی دووەم و لقی دووەمی پرسیارەکەمەوەیە ئایا ئێستا ئاو بووە بە کارتی فشار لەسەر هەرێمی کوردستان و عێراق؟ دواتر دێمە لای پرسیارەکانی دیکەش. بەڵێ زۆر سوپاس بۆ ئێوەش. دیارە لە ڕاستیە هەرێمی کوردستان سەرچاوی دەوڵەمەندی ئاوی هەیە، چ ئاوی ژێرزەوی چ ئاوی سەرزەوی. ئێمە 5 زێی گەورەمان هەیە لە خاپوورەوە، لە زەی گەورەوە، زەی بچووک، هەروەها ئاوەسپی وا سیروان. ئێمە تەنها لەسەر سیروان و زەی بچووک دوو بەنداومان هەیە. ئەو دوو بەنداوە توانای خەزنکردنیان نزیکەی 10 ملیار مەتر سێجا ئاوە. ئێمە لە 130 خەزینی استراتیژی هەموو عێراق لەو دوو بەنداوە کۆکراوەتەوە. بەداخەوە ئەو دوو بەنداوە تا ئێستا وەکو پێویستەوە ئاوەی کە کۆیەکەینەوە لە وەرزی بەردانەوەی ئاو، لە وەرزی بەکارهێنانی ئاو ئێمە وەکو پێویست سوودی لێ نابینن جگە لە بەرهەمێنانی کارەبا، چونکە هیچ پرۆژەیەکی استراتیژی ئێروایی کشت و کاڵی گەورە لە بەردەم ئەو بەنداوانە دروست نەکراون، چ لە سیروان لە مەنطقەی گەرمیانی خۆمان و چ لە دووکانیش لە خوارەوە. بەڵام لە ناوچەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی ناوەندی بۆ نمونە پرۆژەی ڕێی کەرکوچیان هەیە لەسەر زێی بچووک تا ئەگاتە دووس خوورمات و تا کفریشەوان ئاویان بردووە، و هەروەها پرۆژەکانی ئاودێری لە ناوچەی دیالە کە ڕووبەرێکی زۆر فراوانی باخ و بەراوی لەبەرا کراوە کە پشتی بە ئاوی بەنداوی دەربەنی خانە بەسی. بڵێ کەواتە ئەکرێ بڵێن عێراقیش بە گرنگی سەیریەم بابەتەی کردووە. وەڵامی ئەو پرسیارە یعنی کێشەکە لە ئیدارەدان و بەڕێوەبردنە یان کێشەکە لەوەیە کە حکوومەتە یەک لە دوایەکەکانی هەرێمی کوردستان لە گرنگی دروستکردنی بەندا و لاکردنەوە لەم بابەتە وەکو پێویست لی تێنەگەیشتن و گرنگیان پێنەداوە. خۆی لە ڕاستیە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتا وەزارەتی سەرچاوەکانی ئاوی دروست کرد، دوای هەڵی وەشانەوە کردی بە دوو بەڕێوەبەرایەتی گشتی لە چوارچێوەی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی
ئاودا ئەمە لە لایەکی تر وەکو کاک ئەکرەم ئاماژەی پێدا پلانێکی زۆر باش هەیە بۆ دروستکردنی بەنداو چەندین بەنداو لە خۆگرێ هەندێکیان لەژێر دروستکردنان و لەبەر بێبودجەی وەستێنراون بەڵام ئەو وەزع ئابوورەی کە هاتۆتە پێشەوە کارێکی کردووە کە بەشێک لەو پرۆژە گرنگانە بۆ وەستێنرێ و بەڕاستی ئەگەر ئەهمیەتی ئاو بەنداو ببێتە قەزەیەکی گەورە لای حکوومەتی هەرێم پێویستە هیچی کەمتر نییە لە پرۆژەکانی نەوت و کانزاکان و هەموو ئەو پرۆژە استراتیژیە ژێرخانە ئابووریانەی کە لە هەرێمی کوردستان ئێمە پشتی پێبەستین یعنی ڕاستە کشتتوکاڵ گرنگە بەڵام کشتتوکاڵ بەبێ ئاو کشتتوکاڵێکی کامڵ نییە و ئێمە بەداخەوە هەموو ئەو پرۆژە کشتتوکاڵیانەی کە لە هەرێمی کوردستان هەن هەمویان پشتیان بە ئاوی ژێرزەوی بەستووە یعنی ئێمە ئاوی سەرزەویمان وەکو پێویست بۆ کشتتوکاڵ بەکار نەهێنراوە ئەوە یەکێکە لە بەڕاستی لە خاڵەکان پێویستە ئێمە کاری لەسەر بکەین و پێویستە وەزارەتی کشتتوکاڵ لەمڕۆوە کاری لەسەر بکات چونکە ئاوی ژێرزەوی بەڕاستی ئاڵتونی ئایندەی ئەم وڵاتەیە یعنی ئێمە ناکرێ ئاوی ژێرزەوی چونکە بە سەدان هزار ساڵەوە ئاوانە دروست بوون یان کۆبوونەتەوە لە ژێرزەوی ئێمە بەکاریان هێنین دوایی ئاسان نییە ڕیشارجکردنیان بۆیە ئێمە پێویستە ئاوی سەرزەوی خۆمان بەکاربێنین ئێمە 10 ملیار مەتر سێجا ئاو لە بەنداوەکانی خۆمان ئێستا بە تەنها و دوو بەنداوە کۆکەینەوە بەڵام لە سەدان نەوەتی ئێمە سوودی لێ نابینین و ئاچێتەوە ناوچەکانی خواروتر کە پرۆژەی زۆریان لە بەردەما کاک ڕەحمان ئەکرێ بڵێن ئێستا ئێمە لە قۆناغێکین کە وردە بەرەو ئەوە چین کە ئاو وەکو کارتی فشار وەکو کارتی فشاری سیاسی بەکاربهێنرێت لە دژمان بڵێ خۆی هیوادارم وەکو کارتی فشار بەکار نەهێنرێ بەڕاستی ئاو پێویستە وەکو کارتی ئاشتی بەکاربهێنرێ یعنی لە ڕاستیە من بە تایبەت عێراق و ئێران ئەڵێم لە سەدان ساڵە ئەوان کێشەی حدود و کێشەی ئاویان هەیە و تەنانەت شەڕیشیان تاقی کردوێتەوە بەڵام ئێمە دوو وڵاتی دراوسین و ناتوانین نەشێکمان بارکەین و پێویستە بە ئاشتی و بە ڕێکەوتن ئەو ئاوانەی کە هاوبەشن بە پێی یاسای نێودەوڵەتی پێویستە لە نێوان هەردوو وڵاتە بە پێی ڕێکەوتنێک دابش بکرێ ئەگەر چی تا ئێستا ئێرانیەکان تەنها ئیتیفاقی جەزائیر 1975 وەکو بنەما دانن بۆ ڕێکەوتن لەسەر ئاوە هاوبەشەکان لە نێوان عێراق و ئێرانە بەڵام هێشتا تا ئێستاش لەوەتی ڕژێمی لە ناوچوو ڕووخاوە تا ئێستا هیچ ڕێکەوتنێک لە نێوان عێراق و ئێرانە لەسەر ئەو ئاوە هاوبەشانە نەکراوە ئەو ڕووبارە هاوبەشانە نەکراوە کە 42 ڕووبار و چەمی وەرزی لە نێوان ئەو دوو وڵاتە هەن و کێشەیان لەسەرە چونکە لە دیوی ئێرانەوە یا ڕێڕەوەکەیان گۆڕێنراوە یا بەنداویان لەسەر دروستکراوە یان تونێلی بۆ دروستکراوە یان داهاتەکانیان زۆر کەم بۆتەوە. سوپاسانەکەم کاک ڕەحمان دێمەوە خزمەتان کاک ئەکرم بێمەوە لای جەنابتان لە یەکێ لە لێدوانەکان تا ئاماژەت بەوەدا بوو کە هەرێمی کوردستان ئاو وەکو تۆڵەی سیاسی هەرگیز بەکار نایانێ وەکو کاک ڕەحمان وتی ئاو ئەبێت پەیامی ئاشتی پێبێ نەک پەیامی شەڕ و تۆڵەکردنەوە پرسیارەکە ئەوەیە باشە وەکو تۆڵی سیاسی وەکو بەکاری نایانێتتر بەرامبەر بە تایبەت بەرامبەر عێراق کە وەکو کاک ڕەحمانی ئاماژەی پێدا لەو ڕۆوە ڕەنگە لە ژێر دەستی هەرێمی کوردستان بن چۆن وامان کردووە مادام بۆ تۆڵە بەکاری نایانین بۆ لایەنە استراتیژیەکە سوودی لێ ببینین و ئیتر وەکو جەنابتە ئاماژەت پێدا چەندین بەنداو لە پرۆژەیە بووە بەڵام ئێستا بە بۆنەی کەمی بودجە و قەیرانەیەک لە دوای یەکەکانەوە نەمانتوانیوە بیخەینە سەر پێ لەم ڕۆوە چەند سوودی لێبینراوە ئایا بەو شێوە خراپەیە کە ئەوانەی لە بوارەکەنین لێ ڕوانن یان بەو شێوەیە نییە هەنگاوی باشنراوە ئەمە وەکو حکوومەت هەرێمی کوردستان وەکو باسم کرد سەرەتا هەنگاوی زۆر باشنرا باش هەنگاوەکانش ئەنجامی بوو قۆناغی باشی چوونە پێش باش بەڵام شتێک کاتە پێشێ لەژێر کۆنتترۆلی ناوخۆ نەبوو شتی دەرەچی بوو کەوای کرد پرۆژەکانمان شەلل بێنێ حکوومەتی عێراق خۆی دەبواە بەڕاستی ئەوان ئەوان دراسەیەکیان هەیە پێدەگوتێت دراستە استراتیجیە میاه والئەراضی ئەو دراسێکی سەرتاسەری عێراقیان کردو هەر چەندە لە هەرێمی کوردستانە دراسەکە کچووکاڵە بەڵام بە هیوا بووین و ئێستاش بە هیواین کە ئەوان هەندێک بەنداوی سەرەکی لە هەرێمی کوردستانە دروست بکەن هەرچە ئەمە لە نەتیجەی سەفەرێکماندا بۆ بەغدا لەگەڵ جەنابی سەرۆک کۆمار و لەگەڵ وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق
ئەوان پشتگیری خۆیان دەربڕی بۆ دروستکردنی سێ بەنداوی گەورە لە هەرێمی کوردستاندا ئێستا هێشتا هەرگوتوەکو با بڵێن بەنداوی دەڵگا لە پشدەر بەنداوی دەرەلوگ ڕەشاوە و بەنداوی باکرمان ئەوە تەمان مەحزەرێکی پێ ئیمزاکرا لەلایەن هەندێک لە کادیرەکانی باڵێن بەڕێوەبەرێ گشتی و ڕاوێژکارەکانی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق و منیش وەکو نوێنەری هەرێمی کوردستان واژۆم کردووە لەسەرەوە هێشتا ئێمە لە قۆناغی گفتوگۆ داین ئەویش ئەگەر ئەو کۆرۆنا هاتەبێژ دەنا پێم وایە قۆناغی باشمان بڕی بوو بەرەوە بڕن ئێمە وەکو هەرێمی کوردستان قووەتی دارایی هێزی دارایی بەڕاستی بۆ دروستکردنی بەنداوی گەورە زۆر قورسە بە بودجە ئیلا ئێستا دێمە سەر قۆناغە جیاجاکەن هەندێک ڕێگای دیکە هەیە بۆ دروستکردنی بەنداوی گەورە عێراق ئەوە وەکو پرۆژەی سیادی بەڕاستی وا پێویستەیە ئاو بابەتێکی سیادیە کە لە مادەی 14 و 110 باسی لێوە کراوە ئەو ئاوانەی لە دەرەوەی عێراق دێن ئەوە دەسەڵاتی حەسری حکوومەتی عێراق دەبێش بەنداوە گەورەکانیش هەرها پرۆژە استراتیژی ئاودێریەکانیش وا پێویست دەکا ئەوان بودجێ بۆ دیارەکەوان سەرپەرشتیکەن چونکە بەڕاستی ئێستا دەتوانم زیاتر لە 190 ئەو ئاوەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دێ بەرەو ناوڕاست و باشووری عێراق دەڕوا وەکوی کاک ڕەحمانیش باسی کرد هیچ پرۆژێکی استراتیژی ئاودێری استراتیژیمان نییە هەرچەندە ئێستا ئەوە هەیە برم بیرۆکە هەیە دروست بکرێت ئەوان هەرچەندە نکوڵیان نەکردووە بەڵام شیش نەچۆتە سەر ئەمری واقع بەنداوی گەورە دروست بکەن و لە هەرێمی کوردستانەوە پێویست دەکە کە چەندین شوێنی لەبار هەیە کە لە دواییشدا قازانجەکە هەر بۆ خۆیان دەگەڕێتەوە وەکو واقعێک سەیری بابەتەکە بکەین کاگەکرم پێتان وایە حکوومەتی عێراقی بەنداو بۆ هەرێمی کوردستان دروست بکە کە لە نەتیجەیە زانێ ئاستی ئاوی گلدراوە زیاتر ئەبێت و ڕەنگە وردەوای لێبێت هەرێمی کوردستان بتوانێت کۆنتترۆلی ئەو ئاوە بکە کە بۆ ناوەڕاست و خواروی عێراقچێ وەکو بابەتێکی واقعی نەک ئەوەی کە پێویستە ببێت بڵێ ئێمە شتێک بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە ئێمە شتێکمان جێبەجێ کردووە تێمان گەیانون هەتا ئێستا نەنیەتمان هەیە وەنە بە تەماشین ڕۆژان ئاو بگرینەوە بەڕاستی ئەوانش ئەو قەنەعەتیان لە چەندین کۆڕ و کۆبوون دانیشتن ئەوان سوپاسگوزاری خۆیان بە ڕسمی دەربڕ کە ئێمە لە هەرێمی کوردستاندا زۆر بە عادیلانە لە کاتی پێویستی هەندە زۆر جار لە بەنداوەکان ئەومان کەم بۆ ئەوان پێویستی زۆریان بۆ چکە ئەو بۆمان بەرداونێت هیچ وات هەتا ئێستا هیچ تەسەورێک پیشمان جوێرێ نەبووە نە لە پەرلەمان نە لە ئاستە باڵاکانیش کە ئەوان ئیتیهامات بکەن یان چونکە یان خۆت نیەتیشیان هەبێ یا قسەشیان کردبێ کە ئێرە لێرە و لەوێ خەڵکانی ئەوانەی لە بابەتی ئاو زانیاریان قسەیەکیان کردووە ئەوە نابێتە بەستم وەڵامی ئەوە بوو بەڕاستی وەکو دەستگا بەرپرسەکان وەکو کەسە سپۆرەکان لە بواریە و خەت بابەتێک نە و ڕوژاونرۆ کە ئێمە ئاو وەکو فشار و ناشمانەوە جا لەبەرەوە بەڕاستی نیەت هەیە وەکو گوتم ئەتا ئێستا ڕەفزکردنەوە نیە داوامان لێکردوون بە زۆر بە سینجێکی فراوانە وتیان بڵێ بەڵام ئەوانیش دیسان ئەویان پاساوی ئەوەی هەیە کە عێراقیش ئێستا لە وەزعێکی دارایی خراپدایە بەڵام بە هیواین ئەوەش کە وەزعەکە باش بوو ئەوەی لێ بکەین بەڵام دەمەوێت لێرە یەک سەرنج بۆ یەک شت ڕابوو ئێستا ئەمە لێرە لە هەرێمی کوردستاندا لە ئەنجومەنی وەزیران بیرۆکەیەک هەیە لە وەزارەتی کشت و کاڵ و بەڵام وەزارەتی پلاندان و ئەنجومەنی وەزیراندا بیرۆکەی دروستکردنی بەنداو لە نێوان کەرتی گشتی و کەرتی تایبەتدا ئێستاوە بیرۆکەکە بچێتە وارە ئەوە کاری سەرەتایە و کاری باشی لەسەر کراوە و بە هیواشینەوە ئستعدادی ئێستا ئێمە لە سەرەتاین بە چەند شەریکەیەک سەردانی جەنابی وەزیری کردووە سەردانی بابەتێکی گرنگە بۆی زیاتر لەسەری بۆستین بە تێبینی نووسیمە ئینشاڵڵا بیرم ناچێتەوە بۆی زیاتر قسەی لەسەر پێ سوپاس دەکەم کاگەکرم مامۆستا پێشەوە دروستکردنی بەنداو بەو شێوەیە کە بۆی دانراوە بەو پلان و نەخشەیە کە بۆی داڕێژراوە ئەبێ وەکو خۆی جێبەجێ بکرێت یان ئاساییە لە هەندێک شتی بیتە خوارەوە بەپی ئەو بودجەیە کە لەبەردەستایە ئەمە هەڵەیە یان ڕاستە و ئاساییە و زانستیە ئەو تێبینیە دەمێت بخۆم کردیتم شتێکی زۆر غەڵەتە ئێستا لۆ نمونە ئەوەندەی معلوماتم هەبی بیرۆکەکەیە کە ئاو
وەکو ڕووبارەشی دەستکرد بینە شاری هەولێری ڕووبارێکی دەستکرد لە بەڵێ بە حکومەوەی هەولێر پایتەختە و زۆربەی شارەکان گرنگی دەبی ئەگەر ڕووبارەکی هەبی. ئێستا لۆ نمونە بەنداوی گۆمەسپان ئەگەر بە ئیرتیفاعی خۆی کە پێشتر 85 مەتر بوو لە ئەوەی یعنی دەکا لەسەر ئاسی ڕووی دەریات تقریبان 600 و ئەگە غەڵەت نەبوون 685 بەهۆی کەمی بوو جەوانە دایان بەزاندی ئەگەر بە ئیتیفاعەکەی بەرزیەکەی بە ئەوەی یعنی بە دوچوونەکمان لۆ کردی ئەگەر بە ئیرتیفاعی پێشتر بکرێ یعنی قەدیم وەگلدانەوەکەی زۆر زیاترە دەتوانی ئاوە ڕاکێشی وەکو ڕووبارێکی دەستکرد یاخود بە شێوەی پایب لە بۆ ئاوی خواردنەوە لە دەریاچەکەی ڕابکێشی بەبێ بەکارهێنانی پەمپ چونکە ئیرتیفاعی وێ بەرزە بەنسبەت هەولێر دەتوانانی بە لێژگایی خۆی بەبێ کێشە ئاو بگەینە هەولێر. کاگەکرم ئەوەی دابەزاندنی بەرزیەکەی چۆتە بواری جێبەجێکردن ینی بڕیاری لێدراوە یان هێشتا ملاحەزەیەک لەسەیە بەڵێ دامان بەزاند وەڵام داوەزانەکەمان لەسەر بودجە نەبوو ممچینە کاک پێشەوە لە زۆر نەچووکتەنەوە شتێکەیە پێدەگوی دیراسی هایدرۆلۆژی باشە بەنداوێک ئەگەر تۆ ئاوەکە ئەگەر دراسی هایدرۆلۆژیت نەکرد کەواتە داهاتی ئەو حەوزە سەدەکە پڕ نکاتەوە معناوێ بەرزێکی زۆر دەمێنێتەوە ساڵانە لەبەر ئەوە ئێمە دراسەیەکی وردی هایدرۆلۆژی لەبەر ئەوەتان بووە کە کورتێنان نەبێت کورتێنان دەبێت ساڵانە لە 7 میلیۆن متر مکعب ماکزیمەم یعنی ئەوەندە ئەوەکەی لەبەرەوە ئێمە دامان بەزان دەبەرەوە دەنا ئەو کاتە بودجە حکوومەتی کێشەی نەبوو لەسەر بودجە لەبەرەوە بۆ ڕووبارە دەستکردش کاریگەری نابێت هەرەکرێت ئەو ڕووبارە دەستکردەی کاک پێشەوە باسی دەکا ئەوە بۆ ئەو سەدەیە باوەڕ ناکەم چونکە ئەو ئەوەی کە هەیە ئەگە ماکزیمەم 7 میلیۆن متر مکعب بێ معنات و چەندی دێنێ هەلوێر مالە سەدەکە وەکو پلان تەواو کۆتایی هاتووە ئیتر باسی لێوە ناکرێ یان نەنا بۆ ڕووبارە دەستکردەکە دەکرێت هەموو کاتێک چکە تو لە خواروی سەدەکە ئەوەت هەیە بەتماوتلێتت هەیە دەتوانین ئەو چەندی تڵاقی تڵاقی بەڵام لە کاتێک کە بەتار کرد لە هەمیندا بەزووی بەتاڵ دەبێتەوە. ئەمە تەنها قسەیەکی لێکراوە یان ئەگەر هەیە بەم زوانە چێتە بواری جێ نسبەی زۆری نزیکەی 120 جێبەجێکرا بابەتێکی گرنگ بە سپاس دەکەم. مامۆستا پێشەواز لەو بابەتیان بێنین چونکە کاگەکرەمیش ڕوونکردنەوەی لەسەردا ڕاستە ئەگەر لەبەر بودجە نەبی لە ڕووی هایدرۆلۆژیە دراست کرابی خەزانەکەی ساڵانە هەر ئەوەندەیە ئەوە کێشە نابی بەڵام ئەگەر بەهۆی بودجەوی با تەعجیل بکرێ نەکو بەنداوەکە بۆ شێوەی دروستکرێ. ڕووبارە دەستکردەکە چی بۆ هەولێر و کوردستان زیاد دەکات؟ ڕووبارە دەستکردەکە گرنگیەکی یعنی لە ڕووی گەشت و گوزاری ئەو ناوچەیەکە پێدا دەڕوا زۆر گرنگی دەی وەکو ڕووبارەشی خەڵک دەتوانێت وەکو سەیران بۆی بچی و هەروە دەتوانین لە بۆ ئای خواردنەوەش بەکاری بینی بەڵێ چکە ئەو منتیقەی کە دێ یعنی دەکا ئەو منتیقە بەخۆی کێشەی کەم ئاوی هەیە. بەڵێ سوپاسانەکەم کاک ڕەحمان وەڵامەکانی کاک ڕەحمان وەرەگرم دواتر چما گەرمیان بۆ لای پەیامنێرمان هەرێمجاف بۆی هەندێک زانیاری وەربگرین بەنسبەت بەنداوی دەربەندی خانەوە دیارە جەنابیشتان لە چەندین جێگەی جیاواز ئاماژەتان بەوە داوە کە لە 175 ئەگەر هەڵە نەیڵێم کەم کراوەتەوە لە دیوی ئێرانەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەو بەنداوە زۆرانەی چ گەورە چ بچووک کە ئێران دروستی کردووە و کاریگەری لەسەر با بڵێن ئاوی ڕووباری سیروان داناوە یان تەنها هەنگاوێکی کاتیە. بڵێ دیارە لە سیروان و لقەکانی لە دیوی ئێران 14 بەندا و لە پلانا بوون تقریبا 13 بەنداویان تەواو کراوە تەنها یەک بەنداویان ماوە ئەویش وعدە بۆ 2022 ئەو بەنداویان تەواو کرێ یعنی هەموو ئەو بەنداوانە بەنداوی مامناوەندن واتە نزیکەی 300 میلیۆن یا 350 میلیۆن هەیانە 550 میلیۆن مەتر سێجا ئاو ئەتوانێت خەزنکە و بە کۆی هەموو ئەوانە نزیکەی ملیار و 500 میلیار و 600 میلیۆن مەتر سێجا ئەتوانن ئاو خەزنکەن لە هەموو ئەوانش مەترسیدارتر کە ئێمە چەندین ساڵە ترسمان لێ هەیە ئەو تونێلەیە کە تونێلی نەوسودە لە خوار بەنداوی داریانەوە هەموو ئەوانەی کۆیەکەنەوە ئەتوانن لە ڕێی بەنداوی داریانەوە تەحویلی کەن بۆ تونێلی نەوسود و ئەو تونێلەش ئاوەکە ئەجێڕێتەوە بۆ دیوی ئێران واتە یعنی ئەوەی بۆ کرماشان و ئیلامە کاک ڕەحمان سیروان بەڵێ ڕێڕەوی سروشتی سیروان کە
هەزاران با بڵێن ساڵە ئەو ئاوە بەوە تێپەڕێ ئەگوێزێتەوە بۆ ناوچەیەکی تروە ئەیگوێزێتەوە بۆ کاتچمەند ئێریای سەدی کەرخا کە لە دیوی خۆیانە ئەوە ڕاستە بۆ منطقی خۆیانی پێ بژێننەوە ناوچەیەکی وشک و بێ ئاویان هەیە پێی ئاوێدەن بەڵام ئەوە کارەساتێکی گەورە لە خواروی لە بەنداوی دەربەنی خان بۆ بەنداوی دەربەنی خان بۆ ناوچەی هەڵەبجە چونکە بەدابەزینی ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان پرۆژەی ئاوی خواردنەوەی هەڵەبجە سەیسایق سیروان کە لەسەر زێی سیروانە ئەوەش بۆ خۆی تووشی کارەساتە بێ و تووشی کەم ئاوی ئەبێ و تووشی خراپی کواڵەتی ئاوەکەشی ئەبێ جگەلەوە لە خواروی بەنداوی دەربەنی خانەوە هەموو ئەو ناوچانی پشتیان بەنداوی دەربەنی خان بەستووە دیسان تووشی کەم ئاویە بنەوە چونکە ئێمە لە سەدا حەفتا داهاتی ئاوی بەنداوی دەربەنی خان پشت بە بەنداوی پشت بە ڕووباری سەرەکی سیروانە بەسێکە لە دیوی ئێرانەوە دێ و هەموو ناوچە فراوانەی خواروی بەنداوی دەربەنی خان گەرمیان و دیالە هەمووی پشتیان بە ئاوی بەنداوی دەربەنی خان بەستووە لە ڕاستیە لە چواردەی مانگەوە لە چواردەی ئەم مانگەوە ئێران ئەو پرۆژەی خۆی تاقی کردوێتەوە و ئاوی بە تونێلەکەیان بردووە و ئاوی داهاتی بەنداوی دەربەنی خان لە سیروانەوە لە 1970 کەمی کردووە ڕاستە بۆ ماوەی 3 ڕۆژ تۆزێک ئاوی زیاد کردەوە بەڵام جارێکی تر ئاوەکەی گرتوۆتەوە ئێستا لە 2 ڕۆژی ڕابردووە ئاوی گرتوۆتەوە ئەو هەوڵانەی کە هەن لە ڕاستیە حکوومەتی وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراق دوو نووسراوی ڕسمی لە 23 و 24 مانگا کردووە بۆ وەزارەتی خارجی عێراق بۆ ئەوەی لایەنی ئێرانی ئاگدارکەنەوە و لە کەمکردنەوە یا بڕینی ئاوەکان لەسەر زێی بچووکیش و هەروەها لەسەر سیروانیش هەروەها وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو جەنابی وەزیر چەند کۆبوونەوەیەکی لەگەڵ پێم وا بێ سەرقونسڵی ئێرانە کردووە و ئەو بابەتە جارێکی تر باس کراوە و بەیاننامەیان دەرکردووە هیوادارین هەموو ئەو کاک ڕەحمان بەنسبەت دیارە دیوی ئێران ئەوان ئەو شتانەکەن کە بۆ خۆیان باشە کەی پێویست بوو ئاوگلە دەنەوە کەی پێویستیان پێ نەبوو ئاوەکە بەری ئاوەکە بەرەڵاکەن بۆی بێتە دیوی هەرێمی کوردستان و لەوێشەوە بۆ ناوەڕاست و خواروی عێراق بەڵام من پێم خۆشە قسە لەسەر ینی چەند پرۆژەیەک بکەین بە تایبەت پرۆژەی جایکای ژاپۆنی و ئەوەی کە با بڵێن ئەوەی بۆ سیستمی کاربۆن فیلتەر و فیلتەرێشنەکەی ئۆهیتانی تورکیە بەنسبەت ئەکرێ بڵێن چکە لە گریمانە دەرچۆتە بواری جێبەجێکردنەوە ئەکرێ بڵێن کەمکردنەوەی ئاوەکە لە دیوی ئێرانەوە کاریگەری لەسەر کەمی ئاوی خواردنەوە بۆ هەڵەبجە و سیروان و زەمەقیەکان دروستەکە و بەنسبەت دەربەنی خان و بەنداوی دەربەنی خانیشەوە کاریگەری لەسەر کواڵەتی ئاوەکە دروستەکات چونکە باس لە چەندین مادەی قورسەکرێ کە کاریگەریەکەی جگەلەوەی تانجە ڕۆژکە دێتە ناو بەنداوەکەوە کە کاریگەریەکەی کەم ئەبێتەوە بەهۆی ئەوەی ئاو دێت و ئاو ئەڕوا جوڵەی لەسرە ڕاستە وەکو وتم ینی کە ئێستا ئاستی ئاو لە بەنداوی دەربەنی خان تا ڕادەیەک باشە و پرۆژەی ئاوی هەڵەبجە ینی لەو ئنتەیکەی کە هەیەە ئەتوانن ئاو وەرگرن بەڵام کە ئاو زۆردا بە زیێگاتە ئاستێک کە اعتیمادیان لەسەر زیەکەیە ئەو وەختە سیروان ئاوی پیانەیە یا ئاوێکی زۆر کەمی پیادێ کە کواڵیتی خراپە ئەکید و ئەوە تەسی لەسەر ئەو ناوچانە هەموویەکە بەنسبەت ئەو پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەنی خانەوە ڕاستە خۆ لە خوار بەنداوەکەوەیە یعنی ئەو پرۆژەیە لە ڕاستیە لەبەر بێبودجەیی هێشتا تەواو نەکراوە وەستاوە یعنی ئەوە پرۆژەیەکی زۆر گرنگە من لێرەوە داوا لە حکوومەتی هەرێمەکەم کە تەسەور ناکەم بودجەیەکی ئەو تۆی پێویست بێت چونکە بەشی زۆری کارەکانی تەواو کراوە و دەربەنی خان چەندین ساڵە بەدەست نەبوونی ئاوی پاکش یا ئاوی پاکراو یا ئاوی پاڵێوراوەوە ئەناڵێنێ هیوادارم لە ڕێی ئەم بەرنمەیەوە حکوومەتی هەرێم بودجەیەکی بۆ تەرخانکە بۆی ئۆهیتان لە سەدا چەندی پرۆژەکە تەواو بۆ کاک ڕەحمان لەسەر شانێکی وەکو کۆمپانیا جێبەجێ بکات بەڵێ لە سەدا چەندی پرۆژەکە تەواو بووە بڵێ یعنی بەشی زۆری کارەکانی تەواو بووە بەشی زۆری کارەکانی تەواو بووە لەسەر بێبودجەی هەندێک کاری ماون هیوادارم بودجەی بۆ تەرخان کرێ بۆی جێبەجێ ئێمەش هیوادارین لێرەوە کە ئەوە بگا بە حکوومەتی هەرێمی کوردستان کە لای لێ بکرێتەوە سپاس دەکەم کاک ڕەحمان ئەچمە بە ڕوخسەتی هەمووتان ئەچمە خزمەتی هاوکارەکەم لە گەرمیان هەرێم سڵاوتان لێ بێ ماندوو نەبی سوپاس کە ئەم شەو لەگەڵمانی ماوەیەکە ماوەی چەند ڕۆژێکە لە
سوسیال میدیا بە تایبەت لە فەیسبوک ئاگادارم کە چالاکوانەکان ڕۆژنامە نووسەکانی گەرمیان نیگەرانن لەو پرۆژانەی لەو پێشێلکاریانەی کراوەتە سەر ڕووباری سیروان بە تایبەت لەلایەن غەسالە و کارگەکانی چەولم و بلۆکەوە دیارە ئەمە ماوەیەکی زۆرە بوونیان هەیە و کاریگەری نەرێنی لەسەر معالم و جوانیەکانی جوانیە سروشتیەکەی ڕووباری سیروان داناوە ئەوەندەی کارگەی بلۆک و غەسالەکانە بینی ئەوەنە چێش لە سەوزایی و ڕووبارەکە نابینی لەم ڕووەوە زانیاریەکان لای تۆ چین و نیگەرانیەکان لە چه ئاستێکدان چکە ئاگادار بووم کە هاشتاگیشی بۆ دروست کرابوو لە فەیسبوک بەڵێ یادگار شەوی تۆ و میوانەکانیش باش دیارە من هەلە سەرەتاوە گوێم لە ئەو میوانانە بوو کە پسپۆرن لە بواری ئاوە بەرپرسن لە بەنداوەکان و لە ئاو لە هەرێمی کوردستاندا هەموو ئەو خاڵانەیان باس کرد بە وردی کە گرفتەکان چین و چارەسەرەکان چین و هەوڵەکانیش چین بەڵام گرفتێکی دیکە هەیە ئێستا هەندێک من جگە لەوەی سەر ڕووباری سیروان کە ئاماژەت پێکرد باسی بەنداوی ئاوەسپێ و بەنداوی باواشاسواری شەکەم لە کفری باش بە سەرەتا لەوەی ڕووباری سیروانەوە دەست پێ بکەم دیارە هەر لە دامێنی بەنداوی دەربەندی خانەوە تاوەکو ئەگاتە نیزک شارەدەی گردەگۆزینە کە نیزک قەزای کەلارە لەوێشەوە بەرەو خوارەوە بۆ پارێزگای دیالا بۆ شارەدەی گوڵاڵە بڵێ ڕووباری سیروان یعنی سوودێکی ئەو تۆی نەبووە یانە دەتوانرێت گەر ئەوە لە شوێنێکی ترابێ بەپێی ئەو بەدواداچوونانەی ئەو راپۆرت و پاکێجانەیە ئێمە کردومانە دەکرێت ببێتە گەورەترین ناوچەی گەشتیاری لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا ئەمە نەکراوە دووەم کارگەکانی چەولم بە درێژایی ڕووبارەکە ڕێڕەوی ئاوەکە هەرجارێ و ئەگۆڕن بۆ جێگایەک بە ئارەزووی خۆیان ناو ڕووبارەکە هەڵدەکۆڵێن و ڕۆژانە دارێکی زۆر دەسووتیە دواتر ئەو سەوزاییە نامێنێ ڕووبارەکە قورسایی خۆی لە دەستداوە ئەمە وای کردووە هاشتاکێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەرێم کەست بە دەورەوە نییە پێم وا بێ وەکو پێویست ئۆکسجینت بۆ نایە ماسکەکە لێ بکەرەوە اینجا قسەمان بۆ بکە ماسکەکەت لێ بکەرەوە ئاسایە کەست لە چواردەوری قسەمان بۆ بکە بۆی وەکو پێویست ئۆکسجین وەربگری بێتاقەت هەستەکەم بێتاقەت بووی ئەم هاشتاگە بۆ دروست کراوە و نیگەرانی چالاکوانەکان ڕۆژنامە نووسەکان خەمخۆرەکانی گەرمیان لە چییە بزەبت بە دیاری کراوی نیگەرانەکەیان لەوەیە ڕووباری سیروان یانی وەکو ئاماژەم پێکرد لە دامێنی بەنداوی دەربەندی خانەوە تاوەکو گاتە سنووری قەزای کەلار دەکرێت ببێتە جوانترین ناوچەی گەشتیاری دەکرێت ببێتە ناوچەیەک کە بە هەزاران هاوڵاتی ناوڕاست و باشووری عێراق و لە ئێرانی شەوە دیێن بە گەرمیانە تێپەڕن دەچنە هەورامان و ناوچە گەشتیاریەکانی دیکەی کوردستان هیچ سوودێکی گەشتیاریان بۆ گەرمیان نییە و چالاکوانان ڕۆژنامە نووسان تەرجەمچین و توێژەکان لە گەرمیاندا کەمپینێکیان ڕاگەیاندووە لە کەمپینەکەشیان لە سوسیال میدیاەوە هاشتاکێک بڵێ بۆ ڕاگررتنی کاری غەسالەکانی چەولم بەدەر لە وەژنیان وتووە بە یەکجاری ڕابگیرێت ئیدیکار نەکەن بەڵکو دەتوانن لە چەمەوەرزیەکاندا کاری خۆیان بکەن ئەمە نیگەرانی ئەو چالاکوانانەیە و تەنانەت من پێشترش پێش بۆی بێمە بەرنامەکەش قسەم لەگەڵ کردن ئەڵێن کۆڵ نادەین تا و کاتەی لایەنی پەیوەندیدار بەدەم داواکەمانەوە دێت دەمانەوێت سیروان بگەڕێنەوە ئاستی خۆی باشە هەرێم من ئاگادارم کە ئەو خاوەن پرۆژانە دەبوو ئەو خاوەن پرۆژانە دەبوو کە بە شێوەیەکی مانگانەیان ساڵانە ژمارەیەک نەمام بچێنن لەو ناوچانە بەڵام ئێستا ئاگادارم من ڤیددیۆم بینیوە نەک نەمام ناچێنن بەڵکو هەندێک نەمامیشیان لا بردووە لەسەر ڕێگەی شوکارەکانیان ئەمە تا چەندە وایە من هەفتەی پێشوو خۆم لەوێ راپۆرتم لەسەر کردووە ینی ڕۆژتوو مردەکاری بە چاوی خۆم کۆلکاریم کردووە بۆ بابەتەکە گەڕاوم ڕۆژتومەتە سەر ڕووباری سیروان لە چەندین جێگا تەنانەت دارەکان ئەسووتێنن ینی لە هەندێک جێگا ئەوەیان نازانین کێ کەس خۆی بە بەرپرس نازانێت لەو بابەتە دارەکان ئەسووتێنن ئەو دارانە کە وشکە بێتەوە دوای دارەکان لە ئابن واتە لەسەر ڕووبارەکە دارەکان دەسووتێنن ئەوە دارەکان نامێنێت سەوزایی نامێنێت دواتر ژێر دارەکانیش ئەو چەولمە دەرەکەن دەیان گۆم دروست بووە بەڵێ بەرگری شارستانی گەرمیان ئەڵێ
زۆربەی و کەسانەی لە ڕووباری سیرواندا دەخینکێن لە ماوەی 30 ساڵی ڕابردوودا 22 کەس خنکاون زۆربیان لەو گۆمانە بووە کە کارگەکانی چەولم دروستی دەکەن و دواتر پڕی ناکەنەوە ئەمە بۆتە گرفتێکی گەورە بۆ گەرمیانیەکان ینی ڕووباری سیروان نەیتوانیوە باشە چی بە نسبەت سامانی ماسیەوە هەرێم تا چەندە سوود لە ڕووبارەکە بینراوە چونکە یەکێک لە گلەیەکانی ئەوەیە کە سەرمایەدارەکانی گەرمیان پارەکانی خۆیان ئەوەی بە من گەیشتوتەوە ناخەنە پرۆژەیەکی گەشتیاریەوە لەسەر ڕووباری سیروان منطقی تیانە سەر ڕووباری سیروان بە چێشتخانەیەکی تیانە بێ شوێنێکی ئیسراحەتی تیانە بێت بەڵام چەند غەسالە و کارگەت بوێت لەسەری دەیبینی زۆر بە کورتی بێ دیارە لەسەر بابەتی گەشت و گوزاری ئێمە هەر بە دواتاچمان بۆ ئەوش کردووە بە ڕێوەبەتی گەشت و گوزاری گەرمیانەڵێ ئێمە دەرخستەمان کردووە بۆی بوجۆ نەمانتوانیەوە ئەوە بکەین بەڵام بازرگانان و سەرمایەدارانیش ئەو پرۆژانیان لەسەر ڕووبارەکە نەکردووە تا ئێستا و بۆیە ڕووباری سیروان یعنی ئەتوانم بڵێم تەنها سوودی بۆ کارگەکانی چەولمەیە بۆ کۆمەڵی خەڵکەیە بەڵام یاد گارەگەر بە کوردی باسی ئەو بەنداوی حکومەت یاریمی کوردستان دروست کردووە بەنداوی باوە شاسوار لە کفری و بەنداوی ئاوەسپێ بەنداوی باوە شاسوار بۆ نمونە بێنمەوە گەر بە کورتی لە ساڵی 2011 تەواو بووە بڕی زیاتر لە 8 ملیار دیناری لەسەر بودجێ حکومەت یاریمی کوردستان تێچووە ئەو بەنداوە ئێستا نە سوودی لێ بینرێت بۆ سامانی ماسی نەدەتوانرێت سوودێکی ئەتوانم بڵێم 105 سوودی بۆ کشتتوکاڵ و بۆ سەوزکردنی قەزای کفری و دەوروبەری نییە لەبەرەوە تەنها یەک بۆ ڕێکی ئاویان لێ لە بەنداوەکەەوە دەرێناوەتە دەرەوە و زۆر جاریش کە باران و لافا و دروستە بێ ئەو بۆ ڕێژ دەگیرێت ینی بە شێوەیەکیش دروست کراوە جگەلەوەی گۆمێکی ئاوی گەورەوە ینی بەنداوێکی دروست بووە نەتوانراوە بۆ کەرتی کوشتتوکاڵ و بۆ کەرتی گەشتیاریش کە دەتوانرێت کفری سپاس دەکەم هەرێم ڕووباری سیروان بکرێتە یەکێک لە ناوچە هەرە گەشتیارە گرنگەکان بەهۆی ڕووبارەکەەوە ئەمیش نەکراوە هاوکارم هەرێم جاف کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە دەڤەری گەرمیان بە دیاریکراوی لە کەلارەوە لەگەڵم بوو زۆر سپاس بۆ زانیاریەکانت ماندوو نەبن هەرێم هەر لێرەوە بە فرسەتی ێزانم کە ڕووی دەمم لە بەڕێزان قایمقامی کەلار لە سەرپەرشتیاری یعنی ئەوەی ئێستا دەنگ و باسی ئەوەیە کە سەرپەرشتیاری ئیداری گەرمیان دەگۆڕێت چ ئەوەی پێشوو چ تازەکە لایەک لەم بابەتە بکەنەوە چکامە خەمی تەواوی گەرمیانیەکانە بە تایبەت ئەو پێشێلکاریانی کە لەسەر ڕووباری سیروان کراون ئاراستەکەی گۆڕاوە و مەعالەمی بە شێوەیەکی گشتی تێکدراوە کاک ئەکرم دێمە خزمەتی ئێوە لەوەی باوە شاسوارەوە قسەیەکی لەسەر بکەی بۆ سوودی لێ نەبینراوە و پێم وابێ لەسەر بابەتەکانی دیکەش سەتەیە جارێ بەنداوی باوە شاسوار بۆریەکی ئاوی 30 سانتیمی بۆ خواردنەوە هەتا ناو کفری ڕۆیشتووە بەڵام ئەوە ئیشی وزارەتی شارەوانیە کە ئاو بداتە خەڵکەکە ئەوە یەکەم دووەم ئێمە بەرنامەمان هەیە کە کوشتتوکاڵێکی زۆری لەسەرکەوە بەرنامەی ئیطلاقاتی ئاومان هەیە ئەو برادەرە پێدەچی شارە زایی نەبێ ئەوە بۆ کشتتوکاڵ بەڵام تەنها بەرنامەیە نەچۆتە بواری جێبەجێکردنەوە جێبەجێکردن ساڵانەمە ئەومان داوارێ دەکە حسای ئاویان دەدەینێ باشە بۆ لایەنە کشتتوکاڵەکە چەند چۆتە پێشەوە چکامە گرنگە بڵێت ئەوەی دەکرێت ینی کاری لەسەر دەکرێت هەر بڵێن زراعەتی لێ دەستکرد لێ دەکرێت باش سێمیشیان گەشت و گوزار دەتوانێت تەسیلاتمان کرد و ئاسانکاریمان هەیە هەرچیان بێ ئێمە ڕەزامەندیان دەدەین بۆ ئیسفادی لێ بکەین ئەو ئێمە بەنداو دروست دەکەین چ بڵێن شارەوانی چ ڕێی چ بگرە با بڵێن گەشت و گوزار داوات ئاسانکاریمان لێ بکە ئاسانکاریمان باشە بە نسبەت ڕووباری سیروانەوە ڕووباری سیروانەوە بەڕاستی ئەوەی باسکە من دەمێت تەفاسیری پێ بدەم جارێ کاریسەیەکە لە بەنداوی دەربەندی خانەوە تا دەگاتە حەمرین زیاتر لە 20 تا 25 چەند هەزار تاسمێت ڕۆژانە ئاو بە لۆزز دەڕۆ بۆ فاواقیت دەڕوە ون دەبێ لەبەرچی ئەوەندە بەنا شارستانیانە ئەوانە دروستکراوە ئەو مەقالە بڵێن غەسالانە دروستکراوە خۆی غەسالە دەبێت سیمای شارستانی هەبێ ئەو چاڵی کە دەیکات دوای بە بۆڵدەرات دایپۆشێتەوە ئەوەش بەڕاستی خەمی وەزارەتی سامانە سروشتیەکانە مەسحیداری مەسحی جۆلۆجی ئێمە چەندین جار بە قسە و بە نووسرا و پێمان گوتو ئەوان دەسەڵاتیان هەیە ڕایگرن بەڵام ئێوە تەناتوان ئاگداریان بەڵێ ئاگدارمە و یەک شتی دیکە هەیە کە نەکراوە دەبێت بکرێ ئەمە وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عێراقمان ئاگدار کەوە هەموو چەند ساڵێک دەبێت شتێکی عملیە پێدەگوتوێت کە کەریل ئەنهۆر دەبێ مەزرای ئەو ڕووبارە بەڕاستی خاوێن کرێتەوە وعدیان پێداوین بەڵام نەبووە تا بواری بەجێکردن بەڵام وا پێویست دەکە وەزارەتی سامانە سروشتیەکان بە زوویی هەڵسێت بەوەی ئەو ئیزراعاتە بکرێ ئەوانە چونکە وەکو باسییان کرد کارەواتە نیگەرانیەکانی گەرمیانیەکان وانەی خەم لە بابەتەکە خۆن فعلەن نیگەرانیەکی ڕاستەقینەوە بێ لای لێ
سوپاسانەکەم دێمەوە خزمەتان کاگەکرم وردە لە کۆتایی نزیکە بینەوە زۆر هەوڵە دەم بروسکە پرسیار بکەم زۆرترین پرسیار وەڵامی کورت و پوخت وەربگرمەوە سوپاس دەکەم مامۆستا پێشەوە دیارە هەر کە باسی ئاو ئەکرێ لە دیوی تورکیاوە چونکە زۆر وتراوەتەوە پرۆژەی گاپ دێتە ناوە ئەڵێن ئەمە پرۆژەیەکە کە دەمێکە ئیشی لەسەر ئەکرێ تەنانەت هەندێک زانیاری باس لەوەکەن کە لە سەردەمی ئەتاتورکەوە بیری لێکراوەتەوە تەنانەت هەنگاویشی بۆ نراوە باسی ساڵی 1935 و 1936 شەکرێ بەڵام دواتر ئیتر کاریگەریەکانی دەرکەوتووە ئەم پرۆژەیە بەڕاستی مەترسیە لەسەر ئاو لە هەرێمی کوردستان و عێراق و کاریگەریەکانی بە شێوەیە کە بێ لە داهاتووە ئەگەر بە تەواوەتی کە وردە ئەشی خەنە بواری جێبەجێکردنەوە بەنسبە پرۆژە گاپ کاریگەری هەیە یعنی بێگومان کاریگەری هەیە ئێستا لۆ نمونە بەنداوی ئەلیسۆ وەگری کە یەکێکە لە 22 بەنداوەکانی کە لەسەر ڕووباری دزلە دروست کراوە یەکە لە بەنداوەکانی پرۆژەی گاپ تقریبان ئەو ئاوەی کە لە ڕووباری دزلە دێتە ناو هەرێمی کوردستان و 150 کەم دەکات داهاتەکەی یعنی لە 20 میلیارد مەتر سێجا نسبەتەکی دێتە نیوە بەڵام ئەم کاریگەریە ئەمە خۆم وەکو بە دوواداچوونم کردیا کاریگەریەکەی ڕاستە لە بۆ ڕووبارە سەرێکیەکەی دەبی و لە بۆ منتیقەی ناوەڕاست و باشووری دەبی بەڵام بە دیوی ڕۆژهەڵاتەکەی کە دەکاتە ڕۆژهەڵاتی ڕووباری کە دەکاتە لقەکانی خابوور و زێ گەورە کاریگەری نییە لە بە چ کاریگەری نییە ئەگەر تا چەند کاریگەری پرۆژەی گاب لەسەر ڕووباری دزلە زۆرتر بی بەنسبەت بە زاویەکی کە بە گۆشتێکی کە تەماشای دەکەم کە بە شێوەیەکی باشە لە بۆمە بگەڕێتەوە چۆن تا چەند کاریگەری هەبی حکوومەتی ناوەند حکوومەتی عێراقی لۆ قەرەبۆکردنەوەی ئەو 10 ملیارێک کە 150 کەم دەکات گرنگی بە ڕووبارەکانی هەرێمی کوردستان دەداتن بە دروستکردنی بەنداوی ستراتیژی لۆ نمونە لە سەر زێ گەورە لۆی کە زێ گەورە داهاتی ساڵانەی 13 ملیارە لەوەی ئەو 13 ملیارەی قەرەبۆ بکاتەوە لە 10 ملیارەکەی کە بەهۆی بەنداوی ئەلیسۆی ڕۆژتە ئاوی زێ گەورە گلداتەوە پرۆژەی گرنگ و استراتیژی دروستکە کە نەتیجە ئەوە لە بۆ هەرێمی کوردستان بەڵام بەنسبەت باکووری کوردستانەوە چەندین شوێن ژێر ئاوەکەون ئەمەیان مەترسیەکی گەورەی ئەمە بیدایەتش گوتم کاریگەری خۆی دەبی و ئەوەی بەڵام لە بۆ بەنسبەت هەرێمی کوردستان باز دەکەم زیاتەوەی کە حکوومەتی عێراقی بێتە پێشەوە کاریگەری پێچەوانەیە زیاتر گرنگی پێدەدا لە بۆ قەرەبۆکردنەوەی ئاوەکەی سوپاسدانەکەم کاک ڕەحمان دێمەوە خزمەتی ئێوە دیارە یەکێک لەو کاریگەریانەی کە باز دەکرێت لە کەمکردنەوەی ئاوەکە جەنابیشتان ئاماژەتان ئاماژەیەکی کورتان پێکرد کاریگەریە ژینگەییەکانی ئەبێت ئەگەر ینی بە شێوەیەک لە شێوەکان واز لە کاریگەریە ئابوووریەکەشی بێنین کاریگەریەکی دیکەش ئەوەندەی من بە دوواداچوونم کردو و پرسیارم کردووە باس لەلایەنە لە کواڵەتی ئاوەکە ئاکرێت لەوەی کە ئەو هەموو ئەو بابەتانەی کە لە با بڵێن مادە قورسەکان یان با بڵێن ئەو مادانەی کە شێرپەنجەیان پێوەیە و پیان بە عەرەبی پیان ئەوترێ مسەرتەنن ئەمە کاریگەری ئەبێت لە داهاتووە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام ئەم ئاوە کەمکردنەوەکەی هەروەکو ئێستا بێت و لە 1970 ئاوەکە بگرنەوە نزبەیەک و بڕێکی کەمی بێتە دیوی هەرێمی کوردستان بەڵێ پێشەوەی وەڵامی ئەو پرسیارە بەمەوە لە ئەو وینەی کە وەڵامی کاگەکرمەوە دەست پێەکەم کە وتی ئێمە ماوەیەکە فعلەن لە هەوڵی ئەوین کە ڕووباری سیروان لەو کێشە و ئاڵۆزیەی کە بەهۆی ئەو تەجاوزاتانەوە کراوەتە سەری دەربازی کەین لەگەڵ لایەنی عێراقی قسەمان کردووە لەگەڵ هەرێم خەریکین بەڕاستی تووشی یعنی ونبوونێکی زۆر بەفیڕۆچوونێکی زۆری ئاوە بین لە نێوان دەربەنیخان و کەلار و ناوچەکانی خوارووە یعنی جاری وا هەیە مشکلەی ئاوی خواردنەوەیان هەیە بەهۆی ئەو تەجاوزاتانەوە چونکە ئێمە ئاوێکی زۆر بەرەدەینەوە نسبەیەکی زۆر کەمیەگاتە لای ئەوان ئەمە لە لایەکی تر لە زستانە ئێمە ناتوانین وەکو پێویستە ژغیلی بەنداوەکان بکەین یعنی کاریگەری لەسەر سەلامەتی بەنداوەکانی شەیە چونکە من ناتوانم ئاوێکی زۆر بەرمەوە چونکە زەرورزیانێکی زۆرەدا بەهۆی ئەو شێواندن و با بڵێن مەقطعی تەسمیمی ڕووبارەکە شێوێنراوە یعنی بە جۆرێک ئەوەندەی گۆم و ڕووبەری فراوانی ئاوی لێ دروست بووە یعنی مەجرایەکی ڕێک و پێک و ئەوانەی نییە
کە بتوانین ئێمە خەتی انغیمار دیاریکەین خەتی فێزانی دیاریکەین یعنی هەموو ئەوانەمان لێ شێواوە ئەمە لەلایەک تایبەت بە کواڵیتی ئاو هەموو ئاوێکە کەمەکە دیارە کواڵیتیەکەشی کەمەکە لەگەڵیە یعنی ئێمە مشکلەی گەورەمانەوەیە ئەگەر سەرچاوەکانی ئاوە ئاومان کەم بێتەوە بە تایبەتی سیروان ئێمە مشکلەیەکی گەورەمان لەسەر تانجەرۆ هەیە کە ئاوەکەی کواڵیتی زۆر باش نییە یعنی واتە ئێمە بەشێک بە تایبەتی لە زستانە هەموو ئەو پاشە ڕۆیانەی کە لەگەڵ لافا و ئەوانەیە دێتە ناو دەریاچەکەەوە کاریگەری لەسەر کواڵیتی ئاوی دەریاچەکەەکە کە ئەمەش بەڕاستی لە دەربەنی خانەوە بگرە تا ئەگاتە ناوچەکانی خوار و کاریگەری ئەبێ بۆیە پێویستە حکوومەتی عێراقیش بێتە سەرخەت هەم لەسەر ئاستی با بڵێن ئێران لەگەڵ ئێرانە ئیتیفاق بکە کە ئەو هاوبەشانەی کە هەند سیروان و زەی بچووک و ئەو ئاوانەی تر بەشی خۆمان بەرداتەوە و جۆرێک لە هاوسەنگی لە بەردانەوەی ئاوا هەبێ بۆ خۆیان بەکاری ئێنن و ئەوەی پێویستە یعنی خواروی خۆیان تووشی زەرەر و زیان نەکەن زیانی ژینگەیی زیانی ئابووری با بڵێن زیانی ژیانی چونکە ئەو وەختە ڕەنگە هەجرەی عەکسی دروست بێ لەو شوێنانەی کە ئاو نییە یا ئاو خراپە بۆ شوێنانەی کە ئاوی لێیە کاک ڕەحمان کۆتا پەیامی خۆشتم پێ بڵێ سپاس دەکەم دروست دەکا زۆر بە کورتی کۆتا پەیامی من ئەوەیە کە حکوومەتی هەرێم گرنگی بە بەنداوەکان بدا گرنگی بە پاکی سەرچاوەکانی ئاو بدا ئەو بەنداوانەی کە هەمانە پێویستە لەگەڵ حکوومەتی عێراق بەڕاستی ئیتیفاقێک بکە کە بە پێی دەستور بە پێی یاسای عێراقی ئەو بەنداوانە پێویستە لەسەر حکوومەتی عێراق کە بودجەی سیانە و بودجەی موچە و هەموو پێویستەکانیان دابین کا بەڵام تا ئێستا حکوومەتی عێراق ئەو ئیلتیزاماتانەی جێبەجێ نەکردو هیوادارم ئەو وەفدانەی کە بە مفاوەزا دەچنە عێراق باسی ئاو بەنداوەکانیش بکەن بۆی ئێمە هیچ نەبێت پێویستەکانمان دابین کە حەقی خۆشمانە لە ناوەندەوە ئەو بودجەیەمان بۆ دابین بکرێت سپاسانەکەم کاک ڕەحمان کاک ئەکرم سپاس کاتم وردە دوو خولەکم ماوە بە نزیکەیی بابەتێکی گرنگەیە کە من لە ئەوەندەی پرسیارم کرد و بە دوواداچوونم کرد پێیان وتم کە بۆریەکی ئاو هەیە لە بنی بەنداوی دووکانە باشە ئەڵێن ئەم بۆریە ڕزاوە مەترسی لەسرە و یعنی ئەڵێن ئێستا چاکردنەوەی ئەڵێن لە بەنداوی دووکان بەرپرسەکان ئاگاداری ئەمن و لەو ئەوەی کە بڵێن ئاوە گوێزێتەوە لە پرۆژەی ئاوی پێوترێ پرۆژەی ئاوی یوغزلافیەکان ئەگەر هەڵە نەبم ئەڵێن پێویستی بە 129 بە دیاریکراوی 129 میلیارد دینارە بۆ چاکردنەوەی بەڵام ئەگەر بتەقێت تۆرباینەکان با بڵێن ئەوەی ڕەبتە بە کارەباوە ڕەبتە بە ئەو سوودانەی لە بەنداوی دووکان وەرەگیرێت هەمووی ئەکەوێتە مەترسیەوە ئەمە تا چەندە ئێوە ئاگادارین و تا چەندە ئاگادارکراونەتەوە لەوەی کە ئەم لایەک لەم بابەتە هەنووکەی و خێراییە بکەن زۆر بە کورتی وڵا ببوورە ئەو مۆزوع ئەو بابەتە تا ئێستا بە ئێمە ئەو خەتەرنیاکە بە ئێمە نەگەیشتووە وای ئەگەر پێمان بگەیشت وڵا ئەوە ئێستا ئێمە گەیاندمان بەو هیوایی جەنابیشتە لای خۆتانەوە دەکەم بەڵام یەک شت هەیە لەبیر کرا لە جەنابەت باسیکەی گرتنەوەی ئاو تەنها باسی دەربەندیخانمان کرد کە 175 گیراوەتەوە بەڵام ئاوی زاوی بچووک 100 گیراوەتەوە دەمەوێت ئەو گفتوگۆیە کە ئێمە دوێنە جەنابی وەزیر کە میوانداری کۆنسولگەری ئێرانی کرد یا بەڕاستی ئەو نیگەرانیمان بەڕسمی پێگەیان هەرچەندە ئەوان بێئاگایی خۆیان ئەوە ئیطلاق بکرێ بە سفر لە هیچ عرف و عاداتێکی نێودەوڵەتیدا نییە خەڵکان لە سنوورەوە تا دەگاتە دەربەندی ڕانیە بێ ئاو بن شاری خڵاتزێ بێ ئاو بێ جوتیارەکان بەرهەمیەکانیان سفر بێ داویستم ئەوە باز بکەم ئینشاڵڵا لە داهاتوو ئێمە دڵنیا بە راپۆرت و بە پاکێج بێ بەلایەنی بەرنامەش بێ لایلیەکەی خۆمان بێنامەشمان بڵاو ئاگاداری وەزارەتی سەرچاوەکانی ئاوی عراقیشمان کردەوە ویستم ئەوە لە کەناڵە بەڕێزە ئەوە بگەێنم کاگەحمەدی پرۆدیوسرم پێمەڵێڵێت پرسیاری ئەوە کرێ لە کۆمنتەکان ئەڵەن پرۆژەی ئیفراز 4 لەسەر زەی گەورە ئەگەر زانیارێکە مەڵە وەرنەگرێت بێ بۆ جێبەجێ نەکراوە تا ئێستا ئەوە دەبێت لە وەزارە شارەوەی سپاس دەکەم کۆتا پەیامت مامۆستا زۆر بە کورتی وڵا کۆتا پەیامم دەمەوێت ئەگەر کە باز لە بەڕێوەبریان بمانەوێت بەڕێوەبردین سەرچاوەکانی ئاوی هەرێمەکەین زیاتر زانستی و ئەکادمیانەتر دەبێت ئەگەر ئەمە بێن کەچمێن وەرگرین یعنی ئیش وەکو کەچمێن ئێریای زێ گەورە بۆردەک دام بمەزرە یان لێژنەک پسپۆر لەو پارە لە هەموو سێکتەرەکان ئیشی لەسەر کەچمێن ئێریای زێ گەورە کرد و بە هەمان شێوە کەچمێن ئێریای زێ بچووک و ژێم و ڕووبارەکانی تر بەو شێوەیە دەتوانین شتەکان لێک جیا بکەینەوە و زیاتر خزمەتی سەرچاوەکانی ئاو بکەین. مامۆستا پێشەوە بارزان کاک ئەکرەم ئەحمەد کاک ڕەحمان خانی زۆر سوپاس بۆ کاتی بە ئێمەتان بەخشی سوپاس بۆ زانیاریەکانتان بەڵێ بینەرانی ئەزیز کۆتا
پەیامی چوارشەمەی منیش زۆر بە کورتی ئەوەیە کە پێویستە ئێمە لە هەرێمی کوردستان لە ناوخۆ خەمەکانمان چارەسەر بکەین چونکە وەکو لە بەرنمەکە ئاماژەی پێدرا تورکیاکەی بوێوێت ئاوەکە ئەگرێتەوە بە پێی بەرژەوەندیەکانی خۆی ئێران بە هەمان شێوە عێراقیش ڕەنگە بە هەمان شێوە هەمان ڕەفتار بکە لە داهاتوە بەڵام پێویستە ئێمە لە ناو خۆی خۆمان لا لەم بابەتانە بکەینەوە و چەند کێشەیەکی گرنگ کە پێویستی بەوەیە بە شێوەیەکی هەنووکەی لای لێ بکرێتەوە لەم بەرنامەیە ئاماژەمان پێدا بەو هیوای لایەنە پەیوەنددارەکان بەدەمیەوە بێن و خەمی لێ بخۆن ڕێزی یادگار فایق و تەواوی هاوکارانم قبول بکەن ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابوو خواتان بکەن.